باسی دۆخی لاهووری شێخ جەنگیتان بۆ دەکەم لە زیندانی کانیگۆما. ئەمڕۆ تیمێکی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان ڕۆشتوون بۆ زیندانەکە و لەگەڵ لاور شێخ جەنگی کۆبوونەتەوە. من لەگەڵ سلێمان سندی بەڕێوەبەری گشتی فەرمانگەی پەیوەندیەکان و ڕاگەیاندنی دەستەکە قسەم کردووە کە خۆی سەرۆشی ئەو تیمە بووە کە لە زیندان چاوی بە لاوری شێخ جەنگی کردووە. وردەکاری سەردانەکە و ئەو گفتوگۆوانەی لەگەڵ لاوری شێخ جەنگی کردوێتی من قسەم لەگەڵی کرد. ئەو باسی لەوە کرد لە ژوورێکی تایبەتی زیندانی کانیگۆما بۆ ماوەی 40 خولەک خۆی واتە سلێمان سندی لەگەڵ ڕاوێژکارێکی دەستەکە و لەگەڵ لاور شێخ جەنگی لە ژوورێکدا بوون. پرسیاری ئەوم لێ کرد تەنیا ئەو سێ کەسەتان بوون یاخود کەسی تر لە ژوورەوە هەبووە. ئەو باسی لەوە کرد کە بەڕێوەبەری زیندانیەکە لەگەڵیان هاتۆتە ژوورەوە، بەڵام وەک سلێمان سندی باسی دەخات بە لاور شێخ جەنگی وتووە ئامادەی کە ئەو کەسە لە ژوورەوە بێت یان پێت خۆشە یان پێت ناخۆشنی. ئەو توتی من گرفتم نییە و قسەی خۆم دەکەم لە ژوورەوە بێت یاخود لێی نەبێت و کێشەی ئەوم نییە. ئەو باسی لەوە کرد کە لە ڕووی تەندروستیەوە باشە و لاوری شێخ جەنگی لە شوێنی مانەوەی لە زیندانی کانیگۆمە و لە مامەڵەی زیندانیەکە ڕازی بووە و باسی لەوە کرد کە لە زیندانی کانیگۆما هیچ ئەشکەنجەیەک نەدراوە و هیچ ڤیددیۆیەکی پێ تۆمار نەکراوە. من پرسیاریەوەم لێ کرد لاور شێخ جەنگی لەبارەی شەوی ڕووداوەکەوە هیچ شتێکی وتووە؟ وەڵامی سلێمان سندی ئەوە بوو کە لاور شێخ جەنگی وتووەتی بە ڕووداوی ئەو شەوە زۆر دڵگران بووم، بە تایبەتیش کە ئەوەی جێی دڵگرانی لاوری شێخ جەنگی بووە وەک باسی دەکات کوژانی ژمارەیەک کەس بووە لەو شەوەدا. پرسیارێکی ترمان لە بەڕێوەبەری گشتی دەستەی مافی مرۆڤ ئەوە بوو کە ئایا ئەو شەوەی کە لاور شێخ جەنگی دەزیر کراوە ڕاستەخۆ هێنراوە بۆ کانیگۆما یاخود براوە بۆ دەباشان وەک ئەوەی باز دەکرێت. ئەویش وەڵامەکەی ئەوە بوو کە باسی ئەو بابەتەی نەکردووە. لە ڕاگەیاندراوێکیشدا دەستەکە ئاشکرای کردووە کە لە دوای چوونیان بۆ زیندانی کانیگۆمە و کۆبوونەوەیان لەگەڵ لاور شێخ جەنگی لاهوری شێخ جەنگی باسی لەوە کردووە کە بە ڤیددیۆ قسەی لەگەڵ خێزانەکەی کردووە و داوای کردووە کە پەرتووکی بێ بێنن بۆی بخوێنێتەوە و ئاسایشیش ژمارەیەک پەرتووکی بۆ بردووە. بەگشتی لە دۆخی زیندانیەکە و مامەڵەکردن لەگەڵی لە زیندانی کانیگۆمە بە دیاریکراوی پەسەند بۆ بەلایەوە و باسی لەوەش کردووە واتاوەی کە دەستەکە باسی دەکات 162 کەس کە سەر بە لاهوری شێخ جەنگین و ئەندامی ئەون لە شەوی ڕووداوەکەدا دەستگیر کراون. ئاسایشیش بە دەستەکەی گرتووە تەنیا 5 کەس لە ڕووداوەکەدا گیانیان لەدەستداوە. لەبارەی ئەو کەسانەی بێسەر و شوێنن دەستەکە ئاشکرای کردووە کە سوکاری ئەو کەسانە دەتوانن بچنە دەستەی مافی مرۆڤ لقی سلێمانی لەوێ سوراغی کەس و کارەکانیان بکەن. وردەکاری زۆر لەبارەی ئەم هەواڵە و بە تایبەتی ئەوەی کە دەوترێت دانپێدانانی ڤیددیۆیی کراوە، بەڵام لاهوری شێخ جەنگی ڕەتی کردوێتەوە کە بە زۆر هیچ دانپێدانانێکی ڤیددیۆیی کردبێت. هەموو ئەمانە لە 964.kRD وەربگرن.